بەپێی ڕووداوەکان موقتەدا سەدر بۆتە دەنگۆی شەقامی عێراقی بەهۆی ئەوەی کە جوولەی جەماوەری بەدەستەوەیە و بەردەوام لە ئەنگرەکانی بەمەرامی چاکسازی خۆپیشاندان دژ بە حکوومەتی عێراق ئەنجام دەدەن. هانگاوی ئەم دوایەشی چۆڵکردنی بارەگاکانی ڕەوتی سەدرە کە بە بارەگای سیاسی لە قەڵەم دەدرێن بۆ ئەوەی ئاوارە سونەکانی ڕوومادی و سەلاحەدینی مووسڵی تیادا نیشتەجێ بکەن. هذا المكتب يمثل ئەم نووسنگەیە نوێنەرایەتی بەغدا و پارێزگاکانی باکوور دەکات. دوو ڕۆژ لەمەوبەر و لەسەر داواکاری سەماحەتی سەدر دەستمان بە چۆڵکردنی تەواوی کرد بۆ ئەوەی ببێتە جێگا و پەناگە بۆ ئەو خانەوادانەی لە مووسڵ و فەلوجە و ڕوومادیەوە هاتوون. ئەمانە کە سوکار و خۆشەویستی ئێمەن. من يريد أن يكسب الشارع ئەوەی گەرەکی بێت دەنگی شەقام بەدەست بێنێت و ئەوەی نیازی چاکسازی ڕاستەقینی هەبێت دەبێ ئەم ڕۆڵەی لە ڕێگەی پەرلەمانەوە بێت. ئەمڕۆ پەرلەمان دەستگایەکی ڕێخستن و یاسادەرکردنە ئەو یاسایانی پەیوەستن بە هاوڵاتیانی عێراقیەوە. نیازی موقتەدا سەدر چێک ئەم هەنگاوانە دەنێ پرسیاری دارەژرا و ئایا هەستی مرۆڤایەتە یاخود پەیڕەوێکی ئاینە یاخود بۆچوونێکی سیاسیە. مقتدى الصدر هولد دتن كويد دسهلات آيني يا مذهبي كآل الصدر بيجني جارك تبزفريتا بيجت أم عربين أم عراقيين أم ثبت شغلاتك كينينا تازا أم دزان مرجعي بالا لعراق السيستانية كنا عراقية ونا عرب خلق إيرانية أو دخازن مرجعيتها عراقي مرجعيتك عربي بيت صلاح بامر ريدنجي أمريكا بغداد